دەستە خۆش بە کارەکانی یەک لە یەک جوانترن بە هیوای بەردەوامی بۆ تۆ با لە ئەزمموی تۆ دەست پێ بکەم چەندێکە تۆ سەرقاڵی ئەم کارەی ڕاستی من هەر لە مناڵێ حەزم لێە بەڵام بەهۆی خوێندنەوە بەهۆی ئیش و کار و ئەم شتانەوە زۆر نەمەتوانی لە دوای تەواوکردنی زانکۆ و دەستکردنم بە ئیشکردن بەردەوام حەزم لێی بووە لە ڕێکخستنی ناوماڵ دەستم پێ کرد ئەویش بە هاوکاری ماڵە و هاوڕەکانم و کەسەکانم زۆر سوپاسیانەکەم کە بەردەوام تشتی ئەیانە کردم و کارەکەی من تۆزە تازەیە و پێجێکی تازەم داناوە کە بە ئۆنلاینە کە لەسەر خواستی کەسەکان خۆیان ئەگەر بیانەوێت چۆن شێوازی شتەکانیان کارەکەم تۆزێک تازەیە تازەگەری لەم کاری توە لە چیا هەیە یاخود تۆ ئیشەکانی خات و بەستە بە چیە ناسرێتەوە ئیشەکانی من زیاتر شتی ناوماڵە یعنی ئێمە خاتونی زۆر باشترمان هەیە کە شتی ئەکسسوارات و شتی جلی کوردی ئەماناکەن من لەو بوارانی چکە کەسی زۆر شارزاترمان هەیە من لە بواری ناوماڵە ئەتوان بڵێم گۆشەیە ئەکسسواراتی پەردەیە و شتی هەڵواسینە بۆ دەرگا و بۆ ژووری مناڵ بەڵێ بۆ مەتخەلا بۆ ژووری مناڵانە زیاتر چکە مناڵان حەزیان لە شتی ڕەنگا و ڕەنگە زیاتر ئەو کارانەی کە تۆ ئەیکەیت کۆمەڵە کاری ورد و ناسکن ینی زۆر جارێ من لە ژووری میوانە لاانێ زۆر بێم کارانە ببینی یاخود لەناو ماڵە سوودی لە چێ بینی پێشۆی دەست بەم کارانە بکەیت لەوانەیە ڕازاندنەوەی گۆشەیەک ئاسانتر بێوەک لەوەی کە دەست بکەی بۆی کە کۆمەڵێک کاری وردەکاری بکەی لەو بابەتانە بەتاکید ئێمە ئێستا لە سەردەمێکین کە تەکنۆلۆژیا زۆر لە پێشە و ئەتوانین سوود لە ئینتەرنێت سوود لە یوتیوب لەم شتانە ببینین زیاتر کارکارمان بۆ ئاسانەکە ئەتەوێ بۆ نمونە شتێک بەلاو جوانە بتێ دروستی کەیتەوە ئەگەڕی بە دوایە ریسەرچەکەی ئەوەی کاتەکانمان بە سوشیال میدیا بەسەرەبین نتوانین استفادەی لە بکەین زۆر باشە ئەمەی کە بەدەستنەوە بوو ئەمە بۆ کۆ باشە بۆ ئەوە بۆ دەرگای مەدخەلە بێ ئەتوانی بکەی بە دیواریشەوە یعنی ئەو شتە ئەختیاریە زۆر باش بابەتانە زۆر چاوەزاری پێوەی بینم ئەتوانین چاوەزاری پێ بکەی بڵێ کەسەکە بە دڵی خۆیەتی کە داوای شتەکەکە و ڕەنگە کەشی هەماش باشە ئەمانە بۆچین و بۆچی بەکاریانەیە یەکسەر دەستیە ئەوە کاکسەرکۆ ئەوە دوو دیاریە بۆ ئێوە نا بەس باباسێکی ئەوە بکەین ئەمە وەکو کاری خۆ کاری ناکەی لەسەری بۆ دروستکردنیوانە پێچانەوەکەی بەڵام بەهۆی کاتەوە زۆر کاتم نییە ئەمانە شتێکی ئاساییە کە کڕیمە و لە بازار و لە هەموو شوێنێکەیە ئەوە کاری پاکێجینە ئێتوانین خۆمان دروستیکەن ئەم شتانە بەتاکید میلادێتی منە شتێکی بۆ دروستکەم لە مای ببنێرم ئەگەرێتێ خۆشت فێرەکەم خۆشم فێرەکەی زۆر باشە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ دیارەکەت پێمان بڵێم ئەمەی تریشیانە مەژێکێکە لە کارە زۆر جوانەکانت ڕەنگی زۆر جوانت یا بەکارهێناوە ئەمە بۆ کۆ بەکارهێنرێ ئەمە بۆ ژووری مناڵە ڕاستی ژووری مناڵی کەسێکی خۆمە داوای کرد ئەوم بۆ دروست کرد زۆر بەلاشەوە جوان بوو زۆری بەدڵە جێگردای نانێ زۆر جوانەوێ زۆر بە جوانی بینەران بیبینن دەستەکانە زیاتر مناڵان حەزیان لە شتی ڕەنگا و ڕەنگە ئەو ڕەنگە ناسکانە ئیتر ئەگەر کەسەکە بێوێ مناڵەکەی کوڕ بێ لەوانەیە داوای ڕەنگی شین و ئەم شتانە بکەن وەکو ئەو پێیجەی کە خۆت هەتا ئەو بابەتانی کە دایانی ئەمە تا باسی کرد ئەمە بۆ منداڵە بەپێی تەمەنەکان شتەکان دروستەکەیت یعنی بۆ نمونەیە ساڵانەیە کچێکی گەنجیان کوڕێکی گەن ژوورێکی تایبەتی خۆی هەبێت پێویستی بە کۆمەڵێک کەلوپەر بێ تۆ خۆت لەسەر بۆچوونی خۆ بۆ دروستەکان ئەو بۆ داوایە کاچی بۆ دروست ئەگەر ئەو داوایکە بەتەکید لەسەر ڕای خۆی داوایەکە و ڕەنگەکەشی خۆی اختیارەکە و بۆ نمونە لەوانەیە بڵێ ئەم نمونەیەم ئەوێ باشە لەم نمونەیە لەو شوێن بۆ دروستکە و بەڵام بە ڕەنگێکی تریان بە هەمان ڕەنگ من خۆم بۆ یەکەم بەڵام ئەگەر خۆی بڵێ خۆت شتێکم بۆ دروستکە پێویستەکە من ڕەنگی ژوورەکەی بزانم پێویستەکە بزانم حەزی لە چیە و بۆ کۆ شتەکانی چی لە ژوورەکە هەیە چی لە ژوورەکە زۆر باشە جا مۆم یاخود شوێنی مۆمێکێکە لەو شتانی کە لە ئێستا زۆر گرنگی پێدێ جا چی لەوە جوانترە کە تۆ بەکارێکی دەستی ئەو شتە یاخود ئەو شوشەی کە تۆ مۆمەکە تیادانێ ڕازێندا بێتەوەکو ئەم کارە جوانەی خات و بەستە بیرۆکی ئەمانە لە چیەوە وەرەگری تا چەند سوودت لە سوشیال میدیا بینیەوە بەگشتی بۆی کە بتوانی کارەکەتی پێفراوانتر بکەیت بەڵێ بەتاکید سوشیال میدیا زۆر کاریگەری هەیە
و شەر نییە ئەوەی کە لە سوۆشیال میدیا هەیە هەمان شت بکەیتەوە توانی بەس بیرۆکێکی لە وەرگری یان بۆ نمونە من ئەو شوشانە هی خۆمە وەکو ریسایکلینێک خۆی مۆمیتیا بۆ بەتاڵم کردووە مۆمەکەی تاوە بۆ توانیمە بەکاری بێنمەوە و بە شێوەیەکی تر زۆر جوانە ئەمانی کە بۆ ڕازاندنەوەی ئەم شوشانە بەکاری هێنی ڕەنگە سەررجەمیان ئەو بابەتانە بن کە ڕەنگە خۆت پێویست نەبێت بۆ ئەوی جارێکی تر بەکاریان بێنیتەوە بەڵێ چکە ئەو دوو شوشەیە خۆی مۆمیتیا بوو مامەکەی کە بەکارمێنا تەواو بوو بیرم لەو کردوتم بۆ فڕێ بم شتێکی جوانم لە دروست کردو هەم ئیسفادێکی لێکەم و ئەوەیە کۆمەڵێک لەوانی کە مومت پێ ڕازانەوە ئەمە لەوانەیە کۆمەڵێک تەختە بن لانە ئەم تەختانە باڵغێکین ئەم تەختانە خۆت دروستەکانەمانە حازرن بەس تۆ تەنها بەیەکیانەوەنیت و مۆمەکەیت ئەمانە حازرن ئەشتوانی ڕەنگی بکەیت ئەگەر حەزت لێ بێ بڵێ لەبەروی تەختەیە و ئاسان ڕەنگەکرێت بەڵا زۆر جار ڕەنگیش نەکرد مۆمەکە خۆی پێاتێتەوە شکلێکی ئەوەش زۆر جوانە ئیتر کەسەکە بەپێی ئارەزوی خۆی کە بێوێت چۆن بێ ئەو بیرۆکێکی زۆر ئاسانە و دڵنیاشم کە زۆر کەس دەتوانێت بیکە تەختەکان هەیە لە بازار باشە و خۆشبەختانە ئێستا هەموو شتە دەستەکەوێت لەناو بازارە زۆر باشە جا هەمیشە خانمان ئەرکیان زۆرترە کاری زۆرتریان هەیە جا سەرەڕای ماڵم نابەخێوکردن لەگەڵ ئەوە شاڕەنگە سەرقاڵی کارێکی تر بن لە دەرەوە اینجا دواتر ئەم کارە دەستڕەنگینیانەش بکەن دەستت خۆش بێ بەیوای بەردەوامی بە شێوازێکی گشتی تا چەند ئەم کاری دەستڕەنگینی توانین تەوەکو کارێکی تایبەتی خۆتی لێ بکەی سوودی لێ بینی بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆتان لە ئێستا زۆر تازەیە کارەکەم و تازە دەستم پێ کردووە زیاتر بەهۆی داوامکردنەوە کە سەرقاڵم ئەو کاتانەی ئەگەڕێمەوە لە داوام لە باتی ئەوەی خۆمان بە مۆبایل و هەنێک شتەوە مەشغوڵ بکەین زۆر باشە و هەم بۆ مشکی خۆمان شتێکی زۆر باشە لە ئێستا وەکو حەزێکە ئەو هاوڕێ و کەسەکانم کە داوایەکەن بۆیان دروست ئەگەر ئێستا بینەرانی ئازیز بینەری ئەم تەوەرەمان بن و حەزیان لە گۆشەیەک بێ لە شوێنی مۆمێک بێ چۆن دەستیان گاتە خات و بەستە پەیجەکەت ناوی چییە بۆ ئەوەی کە بینەران بتوان سوودی لێ ببینن بەڵێ پەیجەکەی من ناوی دەیزیە دەیزی هەندمیت و زۆر تازەیە لە ئینستاگرام جارێک هەمە و ئینشاءالله پەری پێم لە هەموو سۆشال کاتر لە ڕێگای ئینستاگرام و پەیجەکەتەوە هاوڵاتیان ئەتوانن داواکاریان لە ڕێگەی ئۆنلاین و کە گەیاندنیشمان هەیە زۆر باشە ئەم سێشتم زۆر سیرەکەم پێچراوەوە چیەدان ئەمە هەر کلێنسە پێم وابێ دۆنیە بەڵێ ئەو شوێنی کلێنسە بۆ سەرمێست کە ئێستا هاوڵاتیان زۆر بەکاری هێنن لەسەر مێزی نان خواردن دایانێن کلێنسەکانی تێکەن و کاتە توانی شێوەیەکی زۆر جوانی هەیە بەڕاستی دەستە خۆش بێ زۆر باشە باباسی شێوە بکەین بۆ نمونە زۆر کات ئەگەر ئیشەکانت زۆر بێت حەز بکەیت پێشانگایەک بکەیتەوە بۆ خۆت بە تاکید ئەوە جێگەی شانازیە و ئەگەر ئیشەکانشم زۆر بێ بە تاکید ئەگەر کەسێک بێوێ ئیش بکە لەگەڵما و هاوکارم بێت بە تاکید زۆر خۆشحاڵم کە شوێنێکی تایبەت بە خۆت یاخو لە ماڵم کارانە حالیان ئێستا لە ماڵم لە ماڵی باشە خات و بەستە ڕەنگە زۆر کات ئەو خانمە دەستڕەنگینانی کە بانکێشتی پرۆگرامەکەمان کردبێ یەکێکە بوو بێ لە خێزانەکان کە ئەوان سەرسام بوو بن بۆیە ئەمانیش دەستیان بەم کارە کرد بێ کەسە بۆ لە خێزانەکەی توە ئەم کاری کرد بێ بۆ تۆژمان بێتەوە تۆلۆ کەسانەوە حەزە لەم کارە بوو بێ ڕاستی هەمومان ئەبێ سەرسام بین بە دایکمان لە ڕێخستنی نێوماڵە هەمومان لەوانەوە فێرە بین بە تاکید بەڵام کاتێکیش حەزەکەت زیائەکە و بەردەوامە بی و سێری شتەکەیت و سێری تەلەڤیزۆن و سۆشال میدیاکەی زیاتر حەزت لێ بێ و ئاسانکاریە بۆت دەستە خۆش بێ ئومێ دەکەین ڕۆژێک بێت ئەم کارە جوانانە بکەیت بە براندێکی تایبەتی خۆت و کارەکەت گەورەتر و فراوانتر بکەیت سوپاس بۆ ئامادەبوون بە هیوای بەردەوامی بە هیوایەوەی کە بتوانین لە داهاتوە بە کاری نوێترەوە تۆ ببینینەوە